ئیشێ با هەمووی هەڵپەڕێ دەست بگرن گەرمی کەن بۆ چاوەکانی بگو زاوایە بەزایە ناچێ یەڵە 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 دای 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 ئەی جان هەڵ فرە نەکەیوا بە ئاسان هەدری جوانیت نەزان نەکەیوا بە ئاسان هەدری جوانیت نەزان دڵت بدەی با کەس تا سەر نەبێ مۆژیان تۆ جوانێکی شایەنی هەزار جارە وڵدانی پیاو قەدریش تێ ناگرێ پێی بگا بە ئاسانی پیاو قەدریش تێ ناگرێ پێی بگا بە ئاسانی تێ بگا نازانم ئەڵێ چی نافەرم خۆزە یەکەم نافەرم 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 الله يلا 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 صد ما شاء الله لجوان شيرين لبردلان صد ما شاء الله لجوان شيرين لبردلان او ملايا يماريكا درديان مسوداني يخوم وبدلي خوم ممنوع بشوداني يخوم وبدلي خوم ممنوع بشوداني ئەوە کورسەکان هەڵە پەڕێنێ ئەها چۆن گەرم بوون ئەی ماشەڵڵا